وەک دەزانین کە 27 مانگیەک فڕۆخە بە فڕۆکەوانەکانی دەوڵەتە کوردی بێڕەحمانە چەند چالاکوان و خەباتکاری چاپەمەنی کردە ئامانج وە شەهید بوون بە حزوری ئەوان سەری ڕێزدانن دادەنەوێنین و هەروەها ڕێو ڕێبازیان بەردەوام دەکەین وەلەو کاتەدا کە ئێمە لێرەین لە ناو مانگی ئادارداین کە هەشتی ئادار ڕۆژی ژنانە و لەو ڕۆژەدا ئێمە وەکو ژنان بەڵێنمان دووپات دەکەینەوە کە پشتگیر و وە پشتیوانی یەکتربین پێویستە ژنان لەو ڕۆژەدا کە بەڵێن دووپات بکەنەوە کە پشتگیری وە پشتپەنا یەکتر بن و بەڵێن دووپات بکەنەوە کە تێکۆشانیان بڵندتر بکەن بەرامبەر بە پیاوی دەسەڵاتدار و بەرامبەر بە دەوڵەتی فاشیزم و دەوڵەتی دەسەڵاتدار. Azadi!